لە دیداری یەکێتیدا ژنان لیژنەیەکی تایبەتیان هەبوو لە پۆست و پلە جیاوازەکان پێکهاتبوون. هەریەکەیان لە ناوچەیەکی جیاوازەوە هاتبوونە سلێمانی و بەشداریان کردبوو لە نووسینەوەی راپۆرتێکی تایبەت لەسەر ژنان. لیژنەیەکی تایبەت هەیە بۆ ژنان، ئەوە نیشانەی ئەوەیە کەوا فعلەن یەکێتی باە خەداتن بە ڕۆلی ژن لە ناو حزبەکەی خۆیە و بڵێن بە ڕاکیزەیەکی ئەساسی ئەیناسێ لە ناو حزبەکەیە و بەم شێوەیەش تەعامل لەگەڵ دۆز و کەیسەکەیە ئەکا. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە گرنگی با ڕۆڵی ژنان داوە و لە بوارە جیاوازەکاندا بەشداری پێکردووە. لەم دیدارەشدا ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو. قوبات تاڵبانی سەرپەرشتیاری دیدارەکەش لە دیدارەکەدا باسی لا گرنگی و بەشداری ژنان کرد لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا. ئەمڕۆ یەکێتی ئەبێ سیاسەتێکی هەبێ بۆ مەلەفی ژنان. ناکری هەر بڵین وڵا ژنان نیوەی کۆمەلگایە و لەبەرەوەی کە نیوەی کۆمەلگایە با کۆتایەکیان بۆ دابنین لە ناو حیزبەکەیە و ئەبێ ڕازی بن لەبەرەوەی کە ئەمەندە نیسبەی حیزبەکەمان ژنیتیایە. نەخێر بەمە کێشەی ژن لە کوردستان چارەسەر ناکەین. ئەبێ سیاسەتێکمان هەبێ، ئەبێ ڕوئیایەکمان هەبێ کە باوەڕمان پێی بێ تاکو ئێمە بتوانین بە فعلی حیزبێک بین کە سیاسەتی هەبێ. ژنان تەنها لە لیژنەی ژناندا بەشدار نەبوون، بەڵکو لە ناو هەر چواردا لیژنە سەرەکیەکەی دیدارەکەدا ڕۆڵی گرنگیان هەبووە و شانبەشانی پیاوان گفتوگۆیان دەکرد و سەرنج و تێبینیەکانیان دەخستە ڕوو. بەڵێ ژنان ڕۆڵێکی زۆر گرنگ و بەرچاویان هەیە لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەسەر جەم لیژنەکاندا. ئەگەر تێبینی بکەی زۆربەیان ژنان بەشداریان کردووە و ڕۆڵ و دیدی خۆیان بۆ یەکێتی و بۆ سەرکردایەتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بەیان کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخ و شاردا بە بەشداری ژنان هەنگاوی ناوە و خەباتی کردووە. دروستکردنی لیژنەیەکی تایبەتیش بۆ ژنان لە ناو دیدارەکەی یەکێتیدا بەشداری پێکردنی ژنان بووە لە نووسینەوەی سیاسەتی داهاتوو یەکێتی لە بابەتە جیاوازەکانی ژیاندا. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.